ئەمجارەیان مەراسیمێک سازکراوە مەراسیمێک بۆ ڕێزلێنان لە هونەرمەندان و نووسەرانی سەردەش ڕێکخراوە مەراسیمێکی زۆر جوان و جیاواز بۆ کۆمەڵێک چالاکی زۆر جوان و جیاوازی تێدا ئەنجام دراوە و هاوکارانمان بڕگەیەکیان لەو بارەوە بۆ ئامادەکردوون ئێوەش بینەر بن بابزان ئەو چالاکە جیاوازانەی لە نێو ئەم مەراسیمەیە ئەنجام دراوە چییە؟ کاتێکی کە باسی هونەرمەندێک دەکەین باسی نووسەرێک باسی شاعرێک ئەمە پێم کردوون کە بۆ ژیان دەبێت بۆ دەڕێت بۆ ژیان دەبێت خەڵەکانی سەرسەردەن نابێت ژیان تۆ بێت دەبێت بۆ ژیان شەڕ ئێمە ئەوڵ بۆ ئەوڵ بار لە سەردەشتێ هەویستمان ئەو هەنگاوەی هەڵێنینەوە بە خاتیەوەی کە تا ئێستا وەک خۆم دەڵم ئەو قسەی دەکەم کەسم نەدی بوو کە ئەو هەنگاوی بەرامبەر بە هونەرمەندان شاحران نووسەران وە کەسانێکی بەڕێز و ئازیزی زۆر کە نامۆم بەداخەوە لە شارەکەیدا هەڵێنەوە بۆیە ئەمن هەویستم بەو کارە دەستپێکردنێکی نوێ بێ ئینشاءڵڵا بۆی کە ڕێز لە هونەرمەندەکانی شارەکەمان بۆ جوورێکە شایانی وانە بگیرە ئینشاءڵڵا 6 مانگدا توانیمان وێنەی 16 دانە هونەرمەندی بەڕێزی شارەکەمان بکێشینەوە کە ئەوڕۆ 13 دانە لێرە ئینشاءڵڵا پردیان لەسەر هەڵدەگیرێت و بە ڕێزەوە پێشکەشیان دەکرێت ئەو هونەرمەندانە لەو زمانەی دابن کە ئێستا یعنی ئێمە تێداین و هەبوو ونجات ئەوانەی کە بە ڕەحمەت ڕۆشتون یانەی کە ئێستا شەر لە ژیاندان هەویستمان کە ڕێز لەوان بنێین باڵۆزی تووشی ئازاری نامڕێنەوە چیای زاقرۆزی سەربەرزی ناتوێنەوە ڕەنگە ڕووبار بەرەو سەرچاوی وەگەڕێ بەڵام ئێمە نەکشێت ئەوڕۆ لە ئەوڵین یا یەکەمین پێشانگای پۆرتڕەی نووسەران و ڕۆشنبیران لە شاری سەردەشت کە بۆ یەکەمین جار لێرە بەرگوزار دەبێ حزورمان هەیە ئەو هەنگاوە کە خانم ڕۆژانی عەلی دووست هەڵهێناوەتەوە و دەگەڵ فێرکارانی ئەو مؤسسەیە کە مؤسسەی ڕۆژە هونەرکەدەی ڕۆژە هەنگاوێکی زۆر پیرۆزە کە هیوادارم دیسان بەردەوام بن و ئەوەیە کە ئەو کەسانێک کە زیندون ئەو کەسانێک کە ڕۆشنبیرن ئەو کەسانێک کە سەقافەتیان هەیە و کاری فەرهەنگی دەکەن کاری ئەدەبی دەکەن دەتوانن خۆیان لەو مەجموعەیدا ببینەوە و دیارە زۆریشی زەحمەت لەسەر چێشراوە هەم لەباری ماڵیەوە هەم لەباری مەعنەویەوە و ئەوە یەکەمین پیشانگایە و یەکەمین کارێکە کە توانیوێتی هەستێ بە بەڕۆژبوون بەوەی کە بتوانێ ڕێز بگرێت لەو کەسانەی کە کاریان کردە لەو کەسانەی کە زەحمەتیان چێشاوە بۆ خۆشی دیسانە زەحمەتی چێشاوە و دەستخۆشی لێ دەکەین پێم وایە باشترین نووسرا و باشترین بەرهەم و باشترین کتێب ئەو وێنەیە کە قسە دەکات وێنەیە کە بە زمانی بێزمانی ژیانی کەسایەتێک دەگێڕێتەوە من هانا ئەمینی مڕەبی ئاکادمی ڕۆژ لە خزمەت ئێوە داینەوڕۆ ئێمە ئەو کۆڕەمان پێکهێناوە بۆی کە ڕێز لە هونەر و هونەرمەند بگرین لە شارەکەماندا 13 تابلۆمان کێژاونەوە بۆی کە ڕێز بگیرێ لە هونەرمەندەکانی معاسرمان یەکێک لە تابلۆیەکان تابلۆی مامۆستا ڕەحیم سەباغی کە بۆ خۆم کێشامەتەوە لە خزمەتان داین کاری ئەمە هایپەرڕاڵە کاری ڕەش و سپیە زۆرتر بە زۆغال و بە سایە و بە نور کار دەکەین و وردەکاری زۆری بەکاردێنین تێدا بۆی کە وێنەکان دەقیق وەک ئەو شکڵێکە هەن دەربێن وەک عەکسەکەیان بێتەوە. بۆنەی چیرۆکی ڕوخسارەکان بۆنەیەک بوو کە بۆ ڕێزگرتن لە هونەرمەندان و چالاکانی شاری سەردەشت پێکات بوو بۆنەیەکی زۆر زۆر پیرۆز بوو دیارە هونەرمەندان لەگەڵ سەرمەسەری و لەگەڵ ئاستەنجی زیاتر لە کۆمەلگا ڕوبەڕوون و بەهۆی ئەو هەستەی کە هەیەە ڕەنگە زیاتر لە ژێر بشاردا بن هەبوونی ئەو جۆرە بۆنانە دەتوانی هانیان بدا دەتوانی کارە بکە کە بەردەوام بن لە ئیشوکارەکانیاندا و هەستێکی خۆشیان لە نەغدا سازکەوەی کە بزانن پێزانینێک هەیە ڕێزگرتنێک هەیە من وە کەسێک کە وێنەکەنێ کێشا بوو زۆر زۆر هەستێکی خۆشم و زۆر ڕستێکی پیرۆزم هەبوو و ئەوە وەکو پاڵپشتێک وەکو هەندێکە بۆ من هیوادارم لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان ئەو چالاکیانە هەبن و خەڵکی خۆمان و کەسایەتی خۆمان بێن و ڕێز لە هونەرمەندەکان بگرن چۆن ئەو شتا دەتوانین لە کۆتاییدا لە بەرژەوەندی ئێمە تەواو بێت و هاندەر بێ بۆی کە چالاکیەکان و هونەرەکانمان و هەموو شتێکمان بەرەو پێش بچێت.
چیرۆکی ڕوخسارەکان بە ڕنگ و قەڵەم کارێکە و ڕووداوێکە کە لە شاری سەردەشت بەڕێوە دەچێ و پێم وایە کارێکی فەرهەنگی بێوێنەیە. ئەو جۆرە ڕووداوانە ئەو جۆرە کارانە لە نیشتمانی ئێمەدا لە کوردستانی ئێمەدا نیشان دەهەندەی ئەوەیە کە خەڵکەکە ڕێزی هونەرمەندان، شاعران، نووسەران، کەسایەتەکانی خۆیان دەگرن. و ئەوە پێم وایە ئەگەر پەرەی پێ بدەین لە هەموو کوردستاندا لە هەموو شارەکاندا دیارە ڕوخساری هونەرمەندەکانمان کارەکانیان ئەسەرەکانیان بۆ هەمیشە دەبێنێتەوە.